وەک دەزانن کو لە سەردەمێن جودا جودادا چەندین میرگەهێن کووردا هەبوون ژوانجی یان ئێزدیان ku rolekî gelek mezin lê yîzîbûn di parastina milletê Kurd û taybet di parastina êzdiyan da wek ol û wek civak. Lê niha ji ber guherînên ku li Kurdistanê de çêbûn û ew êrîş û fermanên dihatine ser milletê Kurd bi tinê yek mîrgeh maye. Ew jî jê re dibêjin mîrgeha Şêxan ku ew mîrgeh taybete bi êzdiyan be. Di êzîdxanê de mê behsa dîroka wan mîrgehan bikin wa dîsanê sîstemê wan mîrgeha çawa di nav êzdiyan da birêve diçe. هەگەم بێژن میرگە چییە؟ میرگە بخوا ڕێکخستنەگە کارگەری بوو، ئابۆری بوو، سیاسی بوو، کۆمەڵایەتی بوو لە ناف مجتەمەعی کوردی بەربەڵاو بوون تایبەت پشتی خلافەتە عەباسی گەلێک پەیدا بوون. هەموو منطقەی جوغرافیا کوردستانی میرنشین هەبوون. مەڕەخی سۆران هەبوون مەسەلەن ژمێژ دەست پێکردبوون، بابان بوو، ئەردەڵان بوو، سۆران بوو. ما هەبوو میرنشینی لەوێ منطقە کوردستانە باکوور مەسەلەن ڕەوادی هەبوو، شەدادی هەبوو، لەوێ منطقەمە بەهەدینان منشینە بادینان هەبوو، منشینە ئادیانیا، منشینە داسنیە هەبوو. لەوێ کوردستانە باکوورێ میرنشینە بۆتان گەلێک ناو و دەنگ بوو. هەرێکی پێ جوغرافیا منطقە خۆ ئەف میرنشینە نافخۆدا جۆرێک سەربەخۆیی هەبوو. بەس ji derve ney serbexwe bûn. Taybet piştî serhildana İmparatoriya Osmaniyan dewleta Osmanî ev mirişînê dikevne vî rexê me ve meselen rexî Rojavayê Kurdistanê ve betir dikevne ser dewleta Osmanî ve bûn. Meselen Soran bû, Behdînan bû, Botan bû, yevê dî Erdelan û Baban û ew dikevne bin deselata Sefewiya de. Her şiya Baban bigire û Erdelan bigire û Soran bigire û ya Amêdî û Behdînan wekî gotiyê ku eva Şêxan bigire û ya Botan bigire. Ku axir mîrgeh ku mayê ku mîrgeha Erdelan Adwî serdemî de beraber şwan wê mîrgehê ku êzidî bûne. Yani wê mîrgehê de rêjeka mezin ji wê mîrgehê şita ku berê nêzîkî berî fetuhatê İslamî wan bûye ku bêtin û biçine nava edyanê dîda û mesîhiyetê wan de ew mêrnişîna mayê û beraber şwan mêrnişîna girêdayî yek bûne. Hemû wekî gotî mêrnişînê Kurdî bûne beraber jî wekî girêdayî ola êzidiyatiyê ve bûne piştî ku hatina derkeftina edyanê dî ku gelek jê herek bi çi şêweyekî çûbitin û berê wan vê çûyîn bes ev mîrgeha ku nû mayê resemiyatiya Kurdistanê ya Kurdatiyê ku vê mîrgehê dawa mayê û parastina kultur û çand û ziman û hemû tiştê kurdewariyê ku vê mîrgehê wa kirî rastî. Eger tu bê ev te'thîra vê mîrgehê ev mîrgeha nema beraber ji Ereba û ji Farisa û Tirka wan dê vê milletê me Kurd herek bi xwe aliyekî vekiştin. Ez bêjim wekû hêvênê wan ku êzidiyatiya mayê. بێگومان لە سەدەکانی ناوەڕاست و دواتریە سەردەمی عوسمانی ئەتوانم بڵێم دەیان میرنشین دەرکەوتون گەورە و بچووک هەتا لە شەرەفنامە نزیکی 50 میرگا هاتووە. بێگومان ئەم میرگانە ڕۆڵیان هەبووە ڕۆڵ لە سیاست لە کولتور لە پەشداریکردن لە شارستانیەتی ئیسلامی لە خزمەتی مێژووی ئیسلامی. بەس ئێمە دەزانین ئەم میرنشینە کوردیانە هیچ خزمەتێکیان بە ئەدەب و کولتور و زمانی کوردی نەکردووە. زمانی ڕاگەیاندنی ئەو دەمە بڵێن مزگەوتەکان، زمانی نووسین، زمانی ئیدارە پتر عەرەبی بووە، پاشان بووە فارسیش. میرگە یەزیدیەکان ئەو تایبەتیان هەیە، ئەوان چۆنکە ئاینەکان ئاینێکی کوردیە. ئێمە ئەزانین لێکدانەوە و دنیابینیان بۆ دروستبوونی دنیا و بۆ مرۆڤایەتی هەمووی هەر بە کوردیە و نوێژ و ڕێو ڕسمە ئاینەکانی شەر هەر بە کوردی بووە. بێگومان ئەوان پتر
خزمەتی زمانی کوردیان کردووە و خزمەتی کللتوری کوردیان کردووە بەس کێشە چییە لە میرنشینە ێزیدیەکان ئەمانە لە شوێنێ بوونە پتر خەڵکەکەی گونشین بووە نە خوێندەوار بووە بۆیە ئەو بایەغدانەی بە ئەدەبی کوردی و بە شێعر و بە قەول و نەخراوەت سەر کاغەز پتر دەماودەم یان برادرانی ێزیدی لێن سینگاوسینگ هاتووە شتێکی سینگاوسینگ بێ ئیتر بە پێی ڕۆژگار دەگۆڕدرێ شلای دیرۆکی و ڕاستی ئێزیدیاژی دیرۆکێدا gelek میرگە هەبووینە طبعا ئەم قۆناغی دیرۆکی تێدا بەشت کەین دیرۆکا کەفن و دیرۆکە چرخێت ناوین و دیرۆکان نوێی وەک ژێدەرێن دیرۆکی بۆمە بەحەستکەن دیرۆکە چرخی ناوین میرگەها ئێزدیا گەلەکە هێست کەوت تایبەت سەردەمی شێخ حەسەنی دماهیە سەردەمی دەولەتە عەباسی عەباسیە الوێ دەڤەرێ بەغدایە ئیمپراتۆریەتەکە مەزن الجیهانە ئیسلامی هەمووی هەبوو دماهیە سەردەمی خۆ لاواز بوو الوی دەمی شێخ حەسەنی بۆ ماوەی چەند ساڵە دەستهەڵاتاویە پێز بوو دەوروبەرێت لالشێ دەڤەرە شێخان حتا گەهشتە نێزیکی مووسڵێ ڕۆژ هەڵاتی حتا نێزیکی هەولێرێ هاتیە باشووری نفوزێویل گەل میرگەها بەهدینان بوو یعنی ئەف دەڤەران نهۆ ئەم بژینێ دەشتا مووسل و باکوورێ دەشتا مووسل حتا جای داسنیە هەموو ژێر کۆنتترۆڵە میرگەها ئێزیا بوون سەردەمی شێخ حەسەنی. نسبة ميرجها إزديا مهال ميرجها الشيخان مهابو مثلا جبل داسن جاي داسن مينشينا داسن يهبو أفان بتر علاقات القلب مينشينا إيفي منطقيها بورن إيفي كانت ضمن جغرافيا دولتها عثماني دا بتر يانجي وقت خلافة عباسي بري وانجي برفرهتر بوي أو جهابون مثلا بونمونا ميرنشينا يا بهدينان 1200 وشيستدوي وقتها مزراندن سردسي بهادين شمس الدين هادو دا مزراندن اوان مير البي مير تقريبا 25 اميره فرمان روال في مينشيني كده علاقات قال ازديابون او علاقات جي ند مستقل بون جار بجاره علاقات خوشيه بون علاقات بهيز وقواد بون هنجارج بون علاقات الشر وعداوات او جي تهادنا استغلال كرن شلايه ولايه بغداد شلايه ولايه موصل با هنا جارا خلافات بوان شت كرن مينشينا مثلا يا ازديا انيا بهدينان نافران نخوشت كرن هنا جار ناف بنمالي بخد خلافات رات كرن يعني ميرك رات كرن دعمايت كرن تمرد كرن صر سر ميري حالي فعلاقاتي واني مستقل بس بارت علاقاتي باشي بون منا مثلا مينشينا بهدينان يكجوان مينشينا كو كتقو ازدي رعامنا كاتشاوا رعايه خد باراستن وسا مينشينا ازدي وازيج باراستن بلام هنا جارا شر كشتن جنابران دشي يعني مهد بين مخابن يعني هنا جارا تاثير فتوى ديني يعني تاثير خلافه عشائريان عائلي بو مسائل ديني ولسانه هيرشتينا نسر ازديان اك جريدان باخا خوفا او كسانت ماين او كسانت كو زيرك بو قاريه دفاعش خو بكت قاريه خو بارزتن نقاريه خو دست دجمني بكتن بزو جيخو وكلتور وتشتيخو سلمي كساكيدي بكتن او كساويت ماين براسي كنافا ازدياتي دا او كسانت بابو با بيرت ما كنت وقتي دا بكتايت ماين بلكي هريك جيك راي ماري بس اف هزرا اف اخا اجدسنا دا كريدانا كبيت نافينا حتى كوبري بچن برب اديان وتشتي ديفا بچن گریدانەکە مەزن هەبووە و ڕێزگرتنەکە مەزن لێ کردو کردینە سەروان دەما بەلکی ملەتی دی هاتیینە هەجومکردنەوەوان هەجومی کردو نەکریا بەس پشتی کوڤان ساڵی دوماهیکێ چەندین مێرنشینێت میرێت وان مێرنشینیاک و هێرش کردە سەر ملەتی ئێزدی و بەلکی فرماژی ناینە فرمانێت و جینۆسایدەکە مەزنی ناینە بەلکی بتەش یا ئیرۆکە و داعش بەس ڕاستی ئیرۆکەژی یەگرتنا ملەتی کورد گەلەکە زدي بتن شب السلمان بتن بيت ريزيل يكودو بقرن بوشونت يكودو بقرن تشانغو مسيرمان هم والجليكا باور بكا مسالفك كم زياد بيجتن اجري مروفي نش بلنجي مروفي بتكسي اجري نايتن هكا ام يقرتنا ما بتا ايك جالك دي جوان تربتن دي مينتن دي ريز الهمو
ملەتی دۆرماندۆژی دەگرێت بەس بەرامبەری vê çendêjî vê rêzgirtinê miletê beraber jî neqaretin yek tecawuzê biketin ku ser vî miletî û vê axê de. داسەنی بخۆی داسەنی عشیرەتە ینی لە سەرچاوەک دەیان سەرچاوە داسەنی و دۆنبڵی عشیرەتێکی کوردن چەند ناوداریان هەیە بەس شێخ عودەی کوڕی مسافری هەکاری کە هاتە ناو کوردی داسەنی و دۆنبڵی گەورەترین دوو هۆزی کورد ئەوەی لەسەر بیر و باوەڕی یەزیدینە ئەو دوو هۆزن عشیرەتی دۆنبڵی و داسەنی ئیتر زۆر جار ئێمە دەزانین لە مێژوو ناوی هۆز و ناوی بنەماڵە تێکەڵە بێ ناوی بنەماڵە و ناوی دین تێکەڵە بێ ئەنی سە بۆ نمونە کاکەیی ناوی عشیرەتە بەس چۆن کە بیر و باوەڕی ئەهلی حەق لە ناو ئەوان بڵاو بوو ئێستا زۆر کەس ئەڵێ ئەهلی حەق و کاکەی لێک ناکەنەوە بەس کاکەی ناوی عشیرەتێکە لە مێژە ناوی هاتووە داسەنی و دۆنبڵیش ناوی دوو هۆزن هەتا بە عەرەبی ئەڵێ دۆنبڵ عەلا وەزنی قونفذ قەبیلە من الئەکراد ئەوە لە چەند سەرچاوە هاتووە ناوی دۆنبڵە ئیتر ئەمە بێگومان ئەم عشیرەت هەندێکی مسلمانیشیان تایە بەس زۆربەی زۆریان و داسەنیش ئەوانە بوونەتە یەزیدین و بە یەزیدی ناویان هاتووە و ئێستا ژوای لێ هاتووە لە سەردەمی نوێ و لە سەردەمی عوسمانیەوە زۆر جار ئەڵێن داسەنی بەبەستیان یەزیدیە یعنی چۆن کە ئەو هۆزە هەموویان زۆربەی هەرە زۆری بوونەتە یەزیدی ئیتر ئەڵێن داسەنی بەبەستیان یەزیدیە ئێزیدیا یەک میرگە هەکەوە کیانێکی سیاسی کۆمەڵایەتی ئاینی هەبوو یعنی میرگەها ئێزدیا جیاوازیاخۆ هەبوو لەگەڵ هەموو میرگەهێت دەوروبەر یەت کوردی یان یەت غەیرە کوردی ئەف میرگەها بنیاتێکی جۆرا و جۆر بخۆوە دیت ئاینی جڤاکی سیاسی میرگەهێت مێت کوردی عەبدوڕەحمان پاشای بەدرخان بەگێ ئەvە میرگەهێن وان بتر ئیداری سیاسی نەتەوەیی بوون ji berengê çend qonaxa de میرگەها ئێزدیا وەختێ دەولەتێت هێزدار دەفەری پێست کەفتن ئەف میرگەها لاواز بوو ڕۆلێ میرگەها ئێزدیان نەتمە ڕۆلێت میرێ ئێزدیا لاوازت بوو ji ber hindê navêwêjî jêderê dîrokî de net hata behskirin heta dewleta zilhêz ya mezin lawazit keft dîsa hemû mîrgehe li deverê pêst keftin wana jî mîrgeha ئێزدیا ئەمتیدادا میرگەها ئێزدیا شێخ حەسەن ڤە گوهاستە کوڕێت وی و بەردەوام بوو حتا چرخێت النار وسويا خلف شقياب تاريخ مالا باش فبدل دمانك سوارا هجوما وان كتقرم نارا تربا بس بالملاد قرقر هادن وداقر يا واي الملاد قرقر هاد وداقر يا قصدا كشتنا تم بمقريا كيسا خل كشتنا تمر بغنديتيا التشو تالانه کی گانو خرجا دایاش عشیرا مالا باب سروقاستان نبیستو چار کری 12000 میحال نف عشیرت کی گانو خرجا تمام ابو هوار و غازیا سەردەمی مینشینە سۆران حسێن بەگێ داسنی دەسەڵاتە عوسمانی سوڵتان سەلیمێکی کرا ئەمیرە سۆران و ێزیل دەشتا حەریری هەبوون هەتا دگەژی کەلەکە یاسین ئاغا هەبوون دەوروبەری ئەطرافی کەرکووکی هەبوون ئێزدی مثلا ئەرساڵە 1943 نادرشای ئەفشاری هێرشەکە مەزن ئینا سەر منتەقا مووسل ئێزدیجی کە نەبەروی هێرشاویدا و گەلێک ئێزدیجێ کوشتن و گەلێکژی ناچارژی کردن بەسلمان کردن یعنی شرخی ئیرانی بهات نادرشای صەفەوی القتل أوجي قتل عام كريا فهذه جغرافيا إزديا كيمبو يعني نوع دراسات أركولوجيستر وان غورستانا بينا كرن فشارتنا وان فشارتنا إزديا يعني وقت وان تربية خد كولن فشارتنا وان سيستمي فشارتنا تربية إزديا ناف قال منطقة ناف إزديا يعني مثلا بو منطقة بون من منطقة نيرو ريكان قندق هنا قند سينا جايك رجال هي بير ميلنا قال منطقة ما بير شاريار بير بو بير موس يعني نشاني بير ميلنا زيو يعني كاتشان هم بين زيو ما مشفان وصا زيو بير موس راس منطقة يزدي لنا مانا بس شنواري يزدي هنا قبي ميلمان جوانيا كردستاني نشانگهت ازدیانه یعنی اساسی و دانانا بنیات کردستانی ازدی بوینه یعنی
ما بفيت ما نفيتن يعني تو نقاري كو إنكار بكي خونو دي إن إن جدا خونا ما هردو جا إيك خونا يعني إيك نزيك بونا وكو كرت إيك ديكو بابين يعني بفين نفين يعني قريداي كدونا بس راسا بوچون توان جواز بين أفكاري توان بر كاتشدين وچوبتن أو هر کەسێکی حڕە بەس بەرامبەر vێکێژی ئێزدیاتیژی سەر ڕەسەنیا خۆ مای کوونەوە بارابێتر جیات منتەقێت عالیێ بەرە سۆران و بەهتا تو بچی کوردستانە ڕۆژهەلات واندا بارابەتر ئەو جێت مای پیرانی ئەو کەسانێت و جی دەستی وانی دیارەت توێ منتەقێدا و ئینسانێت ڕێزگرتیا بوون ئەو منتەقە سەرناوێ وان بوو گەلک جێت پیرانی هەتا ئیرۆکەژی نیشانگە و تشتێت توانێت مای و وەختی بەرێ و خەلکەک و فێرت کرد بەس ئەو کەسێت چۆین بارابەتر ژێ کو ملەتێ دی ڤایە بێتن داگیرکردنا vê ئاخێ بکەتن داگیرکردنا کەسانێک کورد بکەتن بۆ شخصی خۆ بۆ بەرژەوەندیت وان ملەتی توان کو بقارەتن حکومەتا خۆیان و دەسەڵاتا خۆ مەزن کەتن و بەرفراکەتن وان هەندێک میرگە زۆر سەهالی کەفتە دەستێواندا و میرێت وا کەفتە دەستێتواندا تەنازلش ji بۆ چۆنێت خۆش هزرێت خۆوانکردن ئاخا خۆکردن بۆ غێر ملەت دیفاعکی گوتی بارابتر ژێ شەڕوی هاتێت کەفتینێت دەستدا باوەڕ ناکەم کەسێکی ملەتی مێ کورد فکرەکە یا نەرم دیبلۆماسیەت و وەکە گوتی دیالۆگ و ئەو گەهبتەوە نا بارابتر شەڕ و کوشتن و ئەو گەلک ژێ تاتینە ناڤاوی ملەتیدا و دەست بسەروی ملەتیدا یەگرتی لە کوردستانی باکوور هەندی عشیرەتەنە لە شەرەفنامە ناویان هاتووە ئەمانە یەزیدین بەس باوەڕت هەبێ زانیاری لەسەریان زۆر کەمە نییە ناهاتووە تر ئایا لەبەر ئەوەی ئەمانە یەزیدی بوونە لەبەر چی بۆ دیار نییە ئێمە نابێ ئەندێشت ئەو بکەین سە بۆ نمونە لە شەرەفنامە لە پێڕستی شەرەفنامە ناوی عشیرەتێکی و میرنشینێکی یەزیدی هاتووە بەزە ناوەڕۆکە نییە نەماوە دوو میرگە نەماوە یەکێکی موسڵمانە یەکێکی يزيدية عشيرتي محمودي أو لسردمي عثمانية ويزيدينا قلاي خوشاب حتى غلطنا بم صالي هزارو تلويك تلودو ميري سليماني محمودي أو قلاي خوشاب يدرس كورا قلاي خوشاب لكردستاني باكورا أجر هلنا بم للرجاي للجولامير قبل شبوان لبيق قلاي بناو بانجا بخوي حتى شرفنا مش علي ميراني بوتان ميراني جزيرة بوتان باو باپیرانی بەدرخانیەکان ئەوانیش ماوەیە گەزیدی بوون بەس ئەوانە ئەڕێ بوونەوە مسلمان چرخێنی دیرۆکە کوردادا الێ دەڤێت دەست پێت کەت هاتنە عوسمانیە و سەفەویە دەست پێکە چرخێ هاتنە سەفەویە دیسان میرگەها ئێزدیا لاواز بوو چونگی شاه ئیسماعیل سەفەوی 1500 حتا 1510 هێریشێت مەزن vê deverêkirin hemû mirgehêt Kurdî ji nav birin şwanan jî hêrişî deverêt êzdiya jî kir siyaseket tund dil def li gel êzdiya bikarîne fe rolê mîrgeha êzdiya li serdemê Sefewiya lawaz bû piştîngî hevrikî mezin bû navbera Osmaniya û Sefewiya de li hindek wexta egerê vê hevrikiya navbera Osmaniya û Sefewiya de mîrgeha êzdiya pês keftiye û diyar bû mîrekî navdar hatiye ser hikmiye û hikm kiriye û desalata xwe siyasî û îdarî berfireh kiriye û li hindek erdê dî jî ev hevrikî navbeyna van her du hêzên mezin de tund lê hatiye dîsan rolê mîrgeha êzdiya nemaye. يعني هنا منطقة شنواري قبي ميل يعني أف حميد دكيومنتن وبلغنك أو منطقة يا دي ما إزدياتي ده ما مشهورة هن الوان مشهورة تايبة بيرافا بون
او پیرە پێ ڕادبوون باج و خەراجش منطقی ئێزدیا کۆمەتکردن مثلا بۆ نمونەتوان مشورە دەخواستن مشورە پیرخەتی پرسی هەنە گوندنەوە وەختێوان باج و خەراجستان ئێزدی بوون كامل ئێزدی بوون بەس نەوە خۆ ماڵەکە ئێزدیا لێ نینە جیادە بشتە فلان ساڵێ من باج و خەراجە فلان گوندی ئێزدیا ئینە بەس نەوە گوندە نە ئێزدیە ئەف دەلیلە و فلان ساڵێت ئێزدی بوون شەڕ و فرمانە داوێت چوین یعنی وەبسبەری هەموو پێشی هەمووا دابوون و دیفاعش خۆتکردن و گەلک جارە واش نافچوو یعنی و کوونەمانە منتەقیت مێدمای بەس دیسای خۆ داینەیەک و هەر دیسا دیفاعش خۆکردین دیسا جێت خۆیت برین یعنی شەڕ و ئەو یعنی بەلکێت ئێک شەڕیدا لەگەل ملەتت دیت وەکی فرس و ترکاوان و ناوێنە دوو هۆزادە هاتن دیفاعش هەندێک کەساوەکی سرمی و خۆرشیدی بەلکی شەش کوڕت خۆشیل دەردان یعنی و سەدێت کی گوتی داستانی تۆسایتین کو میر پێشیاوان دابووە سەری خۆڕێدایی میر حسێن بەگ و هەر گەلێکی دیژی لەگەڵ عەرەباوی شەر کرد یعنی و هاتەشتێکی گوتی جانگۆریکردن سەروی خەلکێ گەلێکی دیژی بێجارێ ئەو دیفاع کرد کە هەفتە کەسی تو بینی کوش 16 میرێت کو دیارە تووسی سەردەمیدا بووینە شەهید زانە کەوان دیفاعەکە مەزن واژێ خەلکێ کردی